بۆ ئازادی ڕۆژنامەنووسی ئەدرێتە دوو ڕۆژنامەنووسی دیار وە ئەو دوو ڕۆژنامەنووسەکەوە لە ماوەی ئەم ساڵەدا وە لە ڕابردوویشە ڕۆڵی دیار و کاریگەریان لە کای ڕۆژنامەنووسیە هەبووە لە کوردستان. خەڵاتی یەکەمی نوێیەمین ساڵی ئەم ساڵی نوێیەمین ساڵیادی هیرۆرکردنی سۆرانی مام محەممەد بۆ ئازادی ڕۆژنامەنووسی بەخشرێتە بەڕێز کاک مەسعود عەبدولخالق. هەڵبەت دیاریکردنی بەڕێزیان لەلایەن لیژنەیەکی تایبەتمەند و هەم لەلایەن کۆمەڵێک کەسان کەوا ئاگاداری بارودۆخی کای ڕۆژنامەنووسی هەن. بەڕێز کاک مەسعود عەبدولخالق ساڵی 1957 لە هەولێر لەدایک بووە. خوێندنی سەرەتایی و ئامادەیی لە هەولێر تەواو کردووە. لە ساڵی 1970 کۆلێجی زانستەکانی زانکۆی سلێمانی تەواو کردووە. لە دوای دەرچوون لە زانکۆ ڕاستەوخۆ پەیوەندی بە شۆڕشەوە کردووە. لە ساڵی 2007 ماجێستەری لە فەلسەفەی سیاسیدا لە زانکۆی جیهانی زانستە ئیسلامیەکانی بەریتانیا بەدەستهێناوە. توێژینەوەکەی بەناوی الإسلام والعلمانية وأثرهما في نشأة الدولة العراقية الحديثة. بەڕێزیان سەرپەرشتی چەندین جۆرە پرۆژەی کردووە لەبارەی چاکسازی سیاسی و ئاینی و نیشتیمانی، فەلسەفە و ئاین، مافی ئافرەت و مافە مەدەنیەکان لە ئایندا، تۆلێرانس، پرۆژەی ڕزگاری عەقڵی ئاینی کورد لە عەقڵی عروبێت، پرۆژەی ڕەهەندی ئاینی وەک پاڵپشت بۆ سەروەری یاسا، لێکجیاکردنەوەی دەسەڵاتەکان، ئاشتەوایی نیشتیمانی، بەگژاچوونەوەی گەندەڵی، پرۆژەیەکی گرنگ لەگەڵ ڕێکخراوە ناحوکمیەکان لەبارەی بەدەوڵەتبوونی کوردستان ئەلیف بەهۆی دروستکردنی مەلەفی یاسایی نێودەوڵەتی بۆ مافی چارەنووسی کوردستان، دەرچوونی فتوایەکی ئاینی بۆ ڕەوابوونی مافی چارەنووسی کوردستان و هەم بە ئەرکزانینیشی، دروستکردنی بۆردێکی مافی چارەنووس لەگەڵ یەکێتی پەرلەمانتاران کە تا ئێستاش لە کاردایە، ئێستاش خاوەنی امتیازی دەستگای ڕاگەیاندنی ستاندەرە. بەڕێزیان با بفەرمن بۆ وەرگرتنی خەڵاتەکە و بەڕێز خادوشان ناز ئیبراهیم خەڵاتەکە دابەشەکە ئەویش با بفەرمێ. بەناوی خوای گەورە و میران زۆر سوپاسی خانەوادە و دەستەی بەڕێوەبردن دەکەم. یەک ومێدم هەیە ئینشاڵڵا دێتە دی ئەو پرسیارەی کە ئایا خوا خوێنی شەهیدی قەلەم ئەم دڵنیام لە یادی داهاتوو ئەو پرسیارە نامینێ و تەبەقەی گەندەڵکار لە قەفەزی ئیتیهام و سجن و هەندێکیان لە سێدارن ئینشاڵڵا. لەبەرەوەی ئەوانە ئەو شەهیدانە ئەرچی ئەعزەمە جیهادیان جێبەجێ کرد عیندە سوڵتانە جارێک. ئێمەش بەردەوام ببین لەسەر ڕێبازی ئەوانە ئینشاءالله. سپاسان. دەست خۆش بۆ خاتوشانە پیرۆزیش بێت لە بەڕێز کاک مەسعود عەبدولخالق.